کارکردن بۆ ئیسلام و بڵاوکردنەوەی ئیسلام ئەرکی سەرشانی هەموو ئینسانێکی موسڵمانە. بۆچی وا دەڵێن؟ لەبەر ئەوەی هەر یەکێک بە پێی توانامان دەتوانی ئینسان خزمەتی ئەو دینەی بکات و ببێتە هۆکاری بڵاوبوونەوەی ئەو دینەی. بەپێی ئەوەی کە تاقە و توانای ئینسانەکان جیاوازە، بێگومان کارکردنی ئینسانەکانیش جیاوازە. لەبەرەوەی هەر یەکێک لە ئێمە لە سەرمانە بە ئەندازەی توانای خۆمان ئینسان خزمەتی ئەو دینەی بکات و ببێتە مایە بڵاوبوونەوەی ئەو دینەی. هەر کەسە بەپێی ئەندازەی توانای خۆی. مەرز نییە هەموو کەسێک وتاربێژ بێت، بەڵام دەکرێت ئینسان خزمەتی ئیسلام کا لە ماڵە خۆی دانیشی بەبێ ئەوەی کە وتاربێژیش بێت. دەگونجەی ئینسان جاری وهەیە بە لایک و کۆمنتێک بە بڵاوکردنەوەی وتارێکی، بە بڵاوکردنەوەی قورئانێکی، بە دوو قسەی خێر، بە پاڵپشتێکی دارایی، مەسەلەن بە پاڵپشتێکی معنەوی، هەمومان دەتوانین لە ماڵی خۆمان بین، بانگخوازیش بین و خزمەتی دینیش بکەین. بۆیە دەڵێن کارکردن بۆ ئیسلام ئەرکی هەمووانە و هەمووشمان دەتوانین. ئیبن تەیمیە دەفەرمێت واجبە لەسەر هەموو ئومەتی ئیسلام کە بە پێی توانای خۆیان خەڵک ئاگادارکەنەوە و هەروەها خزمەتی ئیسلام بکەن. ئەندازیار عوسمان قسەیەکی جوانی هەیە، دەڵێ لە دوای 40 ساڵ خزمەتی ئیسلام و دیراسەکردنی ئیسلام، دوای ئەوەی کە 40 ساڵ دیراسەی ئیسلامم کرد، بۆم دەرکەوت کە ئیسلام بریتیە لە فیداکاری، وای ئیسلام بریتیە لە خزمەتکردن و فیداکاری، ئەوەی کە ئینسان بتوانێت خزمەتی ئەو دینە و فیداکاری بۆ ئەو دینەیە هەبێت. ئەنجا خزمەتکردنی ئیسلام و هەوڵدان بۆ بڵاوکردنەوەی ئیسلام بە هەر ڕێگایەک بێت، بە دەرس و دەورێک بێت، بە بەشداری لە کارێکی خێردا بێت، لە قسەیەکی خێردا بێت، ئەوە سیفەتی هەموو پێغەمبەران بووە کە ئەرکی سەرەکیان بریتی بووە لە بانگەواز و ئەرکی شوێن کەوتوانی پێغەمبەرانیشە. خی گەورە بە پێغەمبەری دەفەرمێ قل هذه سەبیلی، ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بڵێ ئەوە ڕێگای منە، ئەدعو إلى الله، بڵێ ئەمن بانگەواز بۆ لای خی پەروەردگار دەکەم على بەصیرەتین، لەسەر بەرچاو ڕۆشنی، واتە بەپێی علم و زانیاری شەرعی و بەپێی شارەزای و حکمت و لێهاتوویی. جا ئەنە ومن اتبعنی، خی گەورە دەفەرمێ بڵێ ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمن و هەر کەسێکیش کە شوێنی من دەکەوێت ئەوە ڕێگایە، واتە خزمەتکردنی ئیسلام و دەعوە و بانگەواز و ڕاگەیاندنی ئەو دینەی ئەرکی پێغەمبەرانە و ئەرکی هەر کەسێکیشە کە خۆی بە شوێن کەوتەی ئەو پێغەمبەرانە دەزانێت. بۆیە ئیبن القەیم جوانی فەرمووە، دەڵێت بەڕاستی ئینسان نابێتە شوێن کەوتەی حەقیقی پێغەمبەران هەتا وەکو بانگەواز بۆ ئەو دینەی نەکات. بۆچی؟ چونکە سیفەتی پێغەمبەران ئەوە بووە کە هەمویان خزمەتی دین و ڕاگەیاندنی دینیان کردووە. هەر ئینسانێکیش خۆی بە شوێن کەوتەی ئەو پێغەمبەری بزانیت صلی الله عليه وسلم، ئەوە خوا دەفەرمێ بڵێ ئەمن و هەر کەسێکیش کە شوێنی من دەکەوێت ئەوە سیفەتیەتی کە بانگەواز لە پێناوی خی پەروەردگاردا دەکات. کەواتە خزمەتکردنی ئەو دینە بەڕاستی ئەرکی سەرشانی هەموو ئینسانێکە، هەر کەسێک کە خۆی بە شوێن کەوتی پێغەمبەری دەزانیت. بەڵام بەداخەوە زۆر جار خەڵک یعنی ئێمەش کەم تەرخەمیمان زۆرە، جاری وایە دەڵێ کۆرە دینە عایدی مەلایە و عایدی خەڵکێکی دیکەیە و جیهەتێکی دیاریکراوە مەسەلە ئەوانەیە. بەڵام هەمومان بە ئەندازەی خۆمان لە سەرمانەکە ئینسان هەوڵ بدا بۆ بڵاوکردنەوەی ئەو دینە و خزمەتی ئەو دینەی. ئیبن القەیم قسەیەکی دیکەی جوانی هەیە، دەڵێت ڕاگەیاندنی سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەگشتی دەعوە و بانگەواز و بڵاوکردنەوەی ئەو دینە و سنەتی پێغەمبەری صلی الله عليه وسلم دەفەرمێ کاریگەرترە لەوەی کە کەسێک تیر لە گەردنی دوژمن دەگرێت. بڵاوکردنەوەی سنەتی پێغەمبەر و دەعوە و بانگەواز کاریگەرترە و باشترە. بۆچی؟ چونکە دەفەرمێ خەڵک زۆرە کە تیر لە گردنی دوژمن بگریت، بەڵام کەمن ئەو کەسانەی کە دەتوانن سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕابگەێنن. جا دیارە ئەوە لە سەردەمی ئەوی داوا بووە کە خەڵک زۆر بۆ یعنی ئەو باوڵین کاری کردو، هەرچەندە ئێستا ئەوەش نییە، بەڵام بەگشتی ڕاگەیاندنی سنەتی پێغەمبەر و دەعوە و بانگەواز حتا بڵێ بەڕاستی کارێکی گەورە وە کارێکی پیرۆزە. ئەنجا لەسەر فئەتێک و لەسەر کەسانێکی دیاری کراو ئەو بانگەوازە دیاری نەکراوە. تەماشاکەن خی گەورە باسی ئەو کەسانەمان بە زۆری لە قورئاندا بۆ دەکات، بانگەوازیان دەگێڕیتەوە کە بانگەوازیان لە پێناوی دینی خی گەورەدا کردو، دیفاعیان لە دینی خی پەروەردگاردا کردووە. لە سوورەتی یاسیندا باسی پیاوێکی یەک تاکە کەسە، بەڵام کە دیفاع لە پێغەمبەران دەکات خی گەورە چیرۆکەکەی تۆمار کردووە.
خی گەورە دوو پێغەمبەر بۆ ئاوایی یەک دەنێرێ دوایی دەیکاتە سێ پێغەمبەریان بۆ دەنێرێت کە بڕوایان پێ ناکەن دوایی پیاوێک هەندێک دەڵێن ناوی حەبیبی نەجار بووە ماڵی لەو سەری با بڵێن گوندەکە یاخود لە شارەکەی بووە وازی نەهێناوە بەوەی ئیکتیفای نەکردوەکەەوە پێغەمبەرانە بانگەواز دەکەن بەڵکو یەکسەر هاتووە دیفاعی لەو پێغەمبەرانە کردووە هەتاوەکو دوای شەهیدیشیان کردووە بۆیە خی گەورە بۆمان باز دەکەوە جاء من أقصى المدينة رجل يسعى قال يا قوم اتبعوا المرسلين لەو سەری شار و گوندەکەیەوە هات گوتی ئەی خەڵکینە وجاء من أقصى المدينة رجل پیاوێک هات لەو سەریەوە نەناسراوە بەڵام دیفاع لە پێغەمبەران دەکاو دەڵێ خەڵکینە شوێن ئەو پێغەمبەرانە بکەون ئەو پێغەمبەرانەی کە هاتوون هیدایەتیان بۆ ئێوە هێناوە خی گەورە باسی پیاوێکی ئالی فیرعەونمان بۆ دەکا یەک پیاوە بەڵام دیفاعی لە پێغەمبەران کردووە لە بانگەواز کردووە خی گەورە چیرۆکەکەی لە قورئاندا تۆمار کردووە هەر چەند گرنگە چەند گەورەیە کە ئینسان دیفاع لەو دینەی دەکات و هەوڵی بانگەواز و بڵاوکردنەوەی ئەو دینەی دەدات ئیبن القەیم لە یەکێک لە قەولەکانیدا دەفەرمێت خی پەروەردگار هەر وەکو چۆن ئەمری پێکردوین کە چاکترین جۆری تەقواداریمان هەبێت ئاواش ئەمری پێکردوین کە چاکترین جۆری تێکۆشانمان هەبێت خی گەورە دەفەرمێ یا ئەیها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون ئێوە کەسانەی کە ئیماندارن خۆتان بە ئیماندار دەزانن چیتان هەبێت باشترین جۆری تەقواداریتان هەبێت تەقواداریش ئەوەیە کە ئینسان لە قەدەغەکراوەکان دوورکەوێتەوە واروەها فەرمانەکانی خی پەروەردگار جێبەجێ بکات خی پەروەردگاری لەبیر بێت واروەها تاعەت و عیبادەتی خی پەروەردگار بکات فەرمانەکانی خی گەورە جێبەجێ بکات ئەنجا بە هەمان شێواز خی گەورە دەفەرمێ وەجاهیدوا فی الله حق جیهاده ها خی گەورە چۆن ئەمری ئەومان پێ دەکات چاکترین جۆری تەقواداریمان هەبێت بە هەمان شێوازش ئەمرمان پێ دەکات چاکترین جۆری تێکۆشانمان هەبێت دەی ئەوەش هەر فەرمانی خی پەروەردگارە خوا دەفەرمێت چاکترین جۆری تەقواداریتان هەبێت لەو لاشەوە دەفەرمێت چاکترین جۆری تێکۆشانتان هەبێت لە پێناوی خدای پەروەردگاردا جا تێکۆشانیش تەبعەن جۆری زۆرن تێکۆشان لەگەڵ نەفسی خۆتدا بۆ ئەوەی کە ئینسان خۆی بگرێتەوە لە حەرام و قەدەغەکراوەکان تێکۆشان لەگەڵ شەیطاندا بۆ ئەوەی کە لە فێڵ و وەزوەسەی شەیطانی ئینسان دوور بێت و هەروەها تێکۆشان لە پێناوی خی پەروەردگار و بڵاوکردنەوە و هەروەها گەشەکردنی و بڵاوکردنەوەی ئەو دینە و دەعوە و بانگەواز ئەوەش هەر جۆرێکی تێکۆشانە جاخوای گەورە دەفەرمێ چۆن ئەمری پێکردوین چاکترین جۆری تەقواداریمان هەبێت بە هەمان شێوازش ئەمری پێکردوین کە چاکترین جۆری تێکۆشانمان هەبێت ئەو دوانە فەرمانی خی پەروەردگارن کە خی گەورە فەرمانی ئەومان پێ دەکات کە ئینسان هەم تێکۆشانی هەبێت لە پێناوی خی پەروەردگار و دینی خی پەروەردگاردا و هەم جۆری تەقواداری و چاکترین جۆری تەقواشی هەبێت